ئەمڕۆ سەردانی پرۆژەی ڕێگای دووسایدی نێوان دەربەندی خانکەلارمان کرد کە خۆشبەختانە کارکردن بە شێوەیەکی باش تێدا دەستی پێکردوێتەوە و ئیمڕۆ چەند بڕگەیەک لە پرۆژەکە کاری تێدا کراوە بە تایبەتیش بڕگەی قیر کرد لەو مەسافەی کە تا ئەگاتەوە باونور بۆ تاوکردنی ڕێگا دووسایدەکە هیوادارین بتوانین ئەم پرۆژەیە بەردەوامی پێبین و جاریشتر وەستانی تیا ڕوو نەداتەوە هەرچەندە خۆتان نەزانن گرفتی سەرشی ئێستا لە هەرێمی کوردستان پەیوەندی بە دابینکردنی سیولەی بانقیەوەیە پاری کاشەوەیە بۆیە زۆربەی زۆری پرۆژەکە وەستاوە بەڵام ئەم پرۆژەیە چێک لە پرۆژە استراتیجیەکانی وەزارەتی ئاوادارکردنەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکەیە بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە لەمە دووە بە شێوەیەکی ئەگەر کەمیش بێت کاشی بۆ دابین کرێ بۆی بتوانێت بەردەوام بێت خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر 6 ملیار دینار داوە بۆ تاوکردنی پرۆژەکە بەڵام گرفتەکە لەوایە ئەم 6 ملیار دینارە کە ڕەزامەندی لەسەرەکرێت لە بانقە ئەم سیولێنیە ئەم کاشە نیە لەبەرەوە وەکو پێویست پرۆژەکە کاری تێدا نەکراوە ئەمە بۆتە هۆکارەوەی کە لەبەر نەبوونی سیولەی باقی بۆتەوەی کە پرۆژەکان بە سستی و بە لاوازی بڕابڕێەوە بەهەرحاڵ ئەمڕۆ بە خۆشحاڵی و سەردانی پرۆژەکەمان کردووە کارکردن تیایدا لە چەند بڕگەیەک بەردەوامە هیوادارین کارکردنەکە هەر بەردەوام بێت و بتوانین ساڵی شترم کاتە ئەگەر هاتینەوە بۆ ئێرە بەشی زۆری ئەم پرۆژەیە تەواو بوو بێت سا لیژنەیەک پێگاتوە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی پلاندانان وەزارەتی ئاوادانکردنەوە ئەم لیژنەیە لە گفتوگۆکردنە لەگەڵ کۆمپانیایەکی تایبەت بۆ ئەوەی کە تونێلی دۆمی دەربەنیخان دووتی و بە دوو تونێلی تازەیە دروست کرێ بۆ ڕێگا دووسایدەکە لە گفتوگەکان بەردەوامین وامان داناوە کە لە ماوەی مانگێک زیاتر ئەم گفتوگویانە زیاتر نەخایانێ یا ئەوەتە لەگەڵیان ڕێکەکەوین کاچینە بواری جێبەجێکردنەوە یاخود ئەگەر ئەوان ئامادە نەبوون کۆمپانیای تر هەیە ئامادەیە بێتە پێشەوەی مفاوزاتی لەگەڵا والحاصل ئێمە لە هیچ بارێکە لە مانگێک زیاتر ئەم مفاوزاتە درێژە پێناین لەگەڵ ئەو کۆمپانیای کە ئێستا مفاوزاتی لەگەڵاکرێ ئەگەر زانیمان گفتوگۆکان ئەنجامەکەی ئیجابیە و لە ئایندەیەکی نزیکە ئەگەین بە یەک ئەو کاتە گرێبەستیان لەگەڵ ئاکرێت و بەجێکردنی تونێلی دۆمی دەربەنیخان کە هیوادارم پێش کۆتایی ساڵی ئیمساڵ هیوادارم پلانەکەشمان وایە بەزناڵە 100% پێش کۆتایی هاتنی ئەم ساڵ بتوانین بەردی بناغی تونێلی دۆم گفتوگۆکانمان لەسەرەوەی کە بە قەرزی درێژخایان بیکەن